سلااوان لێبێت لە بەرنامەی دیاری کورساتەوە لەم بەرنمەیەشمانە سەردانی ئەم خێزانە بەڕێزاکەین لە نزیکەوە دیارەکە گەێنین بەدەستیان کا بڕی ملوێنێک و 500,000 دینارە لەلایەن سەرمایه‌داری دیار بەڕێز مەریوانی حاجی جەمالەوە دابین کراوە نمونەیان زۆر بێت با ئێستا پێکەوە بچینە لایەن و دیارەکە بگەێنین بەدەستیان فەرمون. باشی خاتونگیان زۆر سپاس لە بەرنامەی دیاری کورساتەوە ئەم دیارەمان بۆ ئێوە هێناوە کا بڕی ملوێنێک و 500,000 دینارە لەلایەن سەرمایه‌داری دیار بەڕێز مەریوانی حاجی جەمالەوە دابین کراوە فەرموو. زۆر سپاسی کەناڵی کورساتەکەم زۆر سپاسی و خێرخوازاکەم کە یارمەتی ئێمە یاوە ئێمەیان بەسەر کردوێتەوە خی گەورە لێتان قبول کە یاڕەبی خوا ڕزقتان بە. زۆر سپاس سوودی لێ ببینن بۆ ڕۆژانی جەژن بۆ مانگی ڕەمەزان ئەم ڕۆژانەی کەماوە. بەڵێ یاروەڵە ئینشەڵا سوودی لێ بینین دەستان خۆش بێ عەزیێتان کێشە هەمیشە دڵخۆش بن خێری لێ ببینن. ئازیزانم لە نزیکەوە سەردانی ئەم خێزانە بەڕێزەمان کرد دیارەکەمان گەیان بەدەستیان ئێمە دڵخۆشین کە لەناو کووردا خاوەنی کەسایەتی ئاوا دیار و دڵسۆز و خەمخۆرین کە ئێستا وردە ئێمە نزیکە بینەوە لە کۆتا ڕۆژەکانی مانگی ڕەمەزانی پیرۆز و جەژنی ڕەمەزانیە بەسەرا کە 3 ڕۆژە بەشێکی باش لە پێداویستەکان دابینەکەن بەم بڕە پارەیە نمونەیان زۆر بێت بەرەکەت بکێتە ناو ماڵی ئەم خێزانە بەڕێزەشەوە.